دنباش تماشاوان نجام در باسکرنا سنورین هرم جاری ارتشا ترکیه و کاریگری آنکو باندور یعنی گلو دنهادا سنورین هرم کردستان زوزود هند در باسکرن به تایبتی ارتشا ترکیه کو افسنور دیگل هرم کردستان به هجت هبونا گریلان پارتیا کارگرین کردستان دناوا آخا هرم کردستان دا گلک جاران سنورین هرم کردستان در باسکرن گلک جاران نف در باسکرن رژی بویه به چند صد مترانات گلک جارا به چند کیلومتران هم جاران جنها بویه به کوراتکی هرم کردستان سنور در باسکرن به هجتوی که به لیدانا گریلا پککی وشناف برنا گریلاین پککی لهیانا تو انجام که وان نبویه هر وها جالیه پککی و لسال 1984 هیانها شرچک داری لدجی ارتش ترکیه بر دست فکریه هیانها به هزاران کس جهر دو آلیان هاتنا کشتن به هزاران گوندین کردان هاتینا ستاندن و شوتاندن هیانها جهر دو آلیان تو انجامک به دست نخستیه ایروجی لداوی کارودان ارتش ترکیه لسنورین دورین سنوری لدورا زاخو چند دورک در باس کرنه و لگور زانیاریان هیان هاجی شروع پشتون دنبال ارتش ترکیه و گریلاین پکی که بردامه گلو اف سنور بازاندنه بو هیانا اف هجتین ترکیه به سنوران در بازو که هیا چند اف هجت بونوان هیا کاریگریان نرینی یا وان هجتان انکو بونا پکی که دناوا آخا هرما کردستان دا تا چند کاریگریو یه نگاتیفه لسراوش هرما کردستان بودانه دست یا بیانیو هجت بو در باز کردن وان سنورا کو بگو من گلک جارا زره روزیان به کسی سیویل دیگه رازو باغ و خزای هرما کردستان دشوته بصدان گوند ل سدور سنورین باشور کردستان هیان هاجیک بچولی مانه مینا نافنیرو و ریکا نافنهلیا برواری بالا دوسکیا هیا داویه هیان هبو افراوشا بوی آراسته گیش که بدیت ناتا ری چارستری چیه پشتی وی نافبره دناوا برنامه مایی که خالد سرنجین خوانیشا بدن در باز کردنی سنورکانی هرم للیان سپای ترکیه و او کاریگریکانی اما ناو نشانی تاوری امروی برنامه و برنامه مایی که خالد چاوری سرنجیوم دوباره سلاو بزاندنی سنورکانی هرمی کردستان للیان ترکیه و کتای سزیاتر لبیز جار دەستپێکی ساڵەکانی ناوەتەکان لە 100 ساڵی ڕابووری تا ئێستا ئەم سورانارە دەرباس کردووە و دەرباسکردنیش بە شێوەی جیاواز بووە زۆر جار بە چەند سەد میترێک زۆر جار بە چەند کیلومترێک زۆر جاریش بە قۆڵایی هاتنە ناو هەرێمی کوردستان گەلێک جاران بە 10,000 سەربازی تورکیا بە چەکێکی قورسەوە لە ناو هەرێمی کوردستاندا بە بیانووی لێدانی بنگە و بارەگەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکێکە هەروەها چەندین جاریش شەڕی توند نێوان دروست بووە لە ئێستادا بۆ ڕەوش بەم ئاراستە گەیشتووە بوون ئەنکو وجودی پەکێکە لە ناو خاکی هەرێمی کوردستان تا چەند ئەچێتە چوارچێوەیەکی یاساییوە تا چەند لە بەرژەوەندی ئەزمموی هەرێمی کوردستاندایە کە زۆر جار بیان و ئەدەتە دەست وڵاتانی دراوسێ وەکو ئێرانیش گەلێک جار تۆپبارانی ناوچە سنووریەکانەکە تورکیا گەلێک جار ناوچە سنووریەکان بێژگەیە لە تۆپبارانکردن ئەی بەزێنێ و بە سەرباز و بە چێکی قورسەوە تێتە ناو هەرێمی کوردستان گەلێک جار زارە ڕوزیان بەرخەڵکی هەرێمی کوردستان کەوتون تا ئێستاش بە سەدان لە دەی کوردنشین دەڤەرە سنووریەکانی هەرێمی کوردستان چۆڵ بوون بەم بوونەوە ئایا وجودی پێکێکە لە ئاخی هەرێمی کوردستان ئێوە چۆن لێکردنەوە ئایا بە شێوەیەکی توندوتیژی بە شەڕ ئەم پرسگirێکە چارەسەرەبێ بە تایبەتی لە ئێستای جیهاندا کە دیالۆگ زمانی دیالۆگی گوتوبێش پرانسیپەکانی دموکراسی بالادەستن لە چونێتی چارەسەرکردنی کێشەکان ئایا هەر بە شەڕ و توندوتیژی ئەم کێشەیە بەرەو چ ئاراسەیەک کەڕوە بینەرە بەڕێزەکان ئێوە توانن سەرنجە خۆتان نیشان بدەن لە ناوەم بەرنامەیە بەڵێ یەکەم پەیوەندیشمان حەمید لە هەولێرەوە کاک حەمیدەم کاتەوە باش ئەو کاتتان باش سڵاو لە کاکەکاری بەڕێز لە هەولێری پایتەختەوە سڵاو لە شاشە جوانەکەی نالیا زۆر سپاس هیوادارم ببێت با شاشەیەکی عابر القارات کە لە هەموو وڵاتی دنیا بینێر و بیسەری خۆی هەبێ بۆ ڕوونکردنەوەی ڕاستیەکان جا ئەگەر کاکەکاری بەڕێز ڕێگەم پێ بدا من ڕاو سەرنجی تێبینی خۆم بە هێمنانە دەرببڕم زۆر سپاسی دەکەم فەرموو لە خزمەتتان فەرموو ئەگەر لەسەر ئەساسێکی زانستیانە بۆی بچین مەسەلەی پەلاماردانی پەکەکە ئەوە شتێکی ناڕەوایە هەموو لایەک دەیزانێ بەڵام سەبارەت بە بڕیاری نێودەوڵەتی شەرعیەتی دەوڵەتی نێودەوڵەتی ڕێگان نادا کە خاکی وڵاتێ بەکاربێنی بۆ پەلاماردان بۆ نمونە ئەوە ئیسا لە کاتی ئەو ڕوودانی بوومە لەرزەیەدایە
تورکیا خەری خاوەن بڕیاری خۆیەتی دەڵێ هاوکاری هەموو وڵاتێکم قبوڵە تەنانەت رووسیا و یۆناان و ئیسرائیل نەبێت یعنی هەرێمی کوردستان ڕاستە یعنی ئاستی ناوخۆدا سەرکردە سیاسەکانمان یعنی کەترەخەمیان هەیە بەڵام لە سیاسەتی دەرەوەیاندا هاوسەنگن یعنی ئینسان دەبێت قسەیەکی بۆ خوا بکە زمانی زەبر و زەنجیان نییە زبانی زبر بە کار نایەنن هەوڵ دەدەن بۆ پێکەوەژیان لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ بەغدا تا ئێستا خۆیان پاراستوە توانیویانە یعنی مای دەستخۆشیەکەوە سەنجە ڕابگرن ئایا ئێستا ئەگەر واقعیانە ڕێگەی بدەین قسەی خۆم بکەم واقعیانە بۆ مەسەلەکان بچین ئایا ئیستا لەو کاتەدا پێکەوەژیانی گەلان زۆر گونجاوتر نییە بۆ کۆماری تورکیا بۆ کەسانێک کە ئاگاداری وەزعی تورکیا بوون کاکە من خۆم بچوم بۆ ناو تورکیا بۆ شاری وان لەسەر لەسناو شاری وان تا ئێستا منزەری مس مەسینەی مس دیسفر سینی مس ئەوەی زمانی قەدیم وان من خۆم نانم لەسەر خوارد بەدڵی زمانی سڵتان عەبدولحەمید حەمیدە خەڵک مستەوای ئاستی هەژاری زۆر لە خوارەیە خەڵکانێکمانەیە گەر ڕێگەم پێ بدەیت یعنی کراسی لەبەردایە لە پێنج قوپچە لە پێنج دوگمایە قوپچە بڵێن دوانی پەیوەندیە ورجی لە گۆڕەیە بەڵام سەرەڕای ئەوە گەشببینن یعنی قەیرانی زەردەخەنە و پێکەنی جوانیان لێ نەبراوە بەمانای تووشی شەڕی ناوخۆ نەبوون داواکارم لە ئەفریقا لە بەدەپا کەتەکە هەموو لەگەڵ هێزە نیشتیمانیەکان لە ناو تورکیا چونکە دوایی بەڵگە دەدەن بەدەست حکومەتی بەغدا یعنی شەرعیەتی نێودەوڵەتی ڕێگا نادا خاچی وڵاتێ بەکاربێت هیوادارم بەڵێ کای حەمید سوپاس پێوەندێکات جوان لە شاری سلێمانی لە گەلمانە ئەم کاتەوە باش سیروان کاک سیروان جان کەرەمکە کاکە دەستخۆشی و بەرنامە و لێکم و هیوادارم هەمیشە هەر بەردەوامم لەسەر ئەو بەرنامەیانە بەڕاستی بەرنامەکەتان زۆر جوان و جێگای دەستخۆشی زۆر سپاس بەنسبەت ئەوەی کە سنووری هەرێمی کوردستان بۆ شێبەزە من قەنەعەتم وایە ئەمە حساب نەکردنە بۆ هەرێمی کوردستان بەڕاستەکەی من ئەما بینم ئیتیفاقیە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی تورکیایە تۆ تەماشاکەی ئەمڕۆ بکە بەڵە باسی سنوور بەزان نەکرد کاگە سنوور بەزانن دەمێکە سنوور بەزاوە لە ساڵی 92 ئەوە معسکەرێکی گەورەی تورکیا لە ئامێدی تەماشاکەی ئەمڕۆ ئێمە خۆمان لە ناو خۆمانە یەگنین ئەمە لەم فترەی پێشوە کە باسی ئاڵا ئەکرا بڵێ کە ئاڵای کوردستان کە مالیشی بڕیاری داوە کە لە خانەقین و لە مەنزەرێ داگیرێت ئەمان قیادەی کوردی بەو شێوەیە کە کۆمەڵە خەرچانەدا بەو شێوەیە کە خۆ پیشاندانکەن ئەوان لە پەرلەمانن با خەڵکان نەدەنەوان دەتوانن زەخیە بەڵێ کاک سیروان بەزاندنی سنووری هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە بە بیان ئەوەیە کە بوونی بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان لە قوڵای هەرێمی کوردستان کە بە پێی شەریعەتێکی نێودەوڵەتی هەرێمی کوردستان هەرێمێکە لە چارچەوەی دەوڵەتی عێراقدا کە سنوورەکانی ڕێک خراون ئەمانە لێرەیە تورکیاواڵێک ئەمانە لێرەن پەلاماری تورکیا دەن پەلاماری ناوەندە ساسیەکانی تورکیا دەن سوپای تورکیا دەن تورکیا لەبەرەوە سنوورەکان دەرباسەکە توان بیانویە تا چەند منطقیە بینی لە ئێستادا بەڵێ وەڵی کاکە جان بڵێ بە نسبەت تورکیا خۆی مخالفە بەڕاستی تەماشاکەی باکووری کوردستانیش خاچی کووردا تورکیا دێدە سەرێمە پەکەکە حەقی خۆیەتی کە ئەگەر لە کەرکووکیش بێ لە سلێمانیش بێ لە مەهاباتیش بێ لە هەر شوێنە بنکە و بارەگای بێ حەقی خۆیانە بەڕاستی کوردە لە هەر پارچەیە بێ تۆ تەماشای کورد بڵێم تورکیا دێتە زەرمە سەر بڵە خاچی کوردستان کە ئەگە زڵمی لەگە ئەگەر هێزێکی گەریلامان بینی لە ئەستەمبول لە ئەنقەرە ئەگەر چالاشی کرد ئەوە خەتای پەکەکەیە ئەوە ئەتوانێن پەکەکەی بێتاوانبارکەن بە تورکیا دێتە سەر خاچی هەرێمی کوردستانەوە تورکیا تاوانبارە تورکیا مەرجی نێودەوڵەتیشکانەوە بەڕاستەکەی داواکاری لە حکوومەتی هەرێم کە بەو بیرەتەسکە بیر نەگەنەوە هەڵوێستیانە بێ کە بە قسە تەماشاکەی ئێمە چەند حەلەتێکمانێ لە ناو خۆمانە تەماشاکەی لەم ڕۆژانە دادگای تاوانەکانی هەرێمی کوردستان ئەڵێمە هیچ دەسەڵاتێکمانێ هیچ دادگامان نییە بەتەمان مامۆستای شاگرتۆ بینێرنەوە بۆ بەغا ئایا گەر تۆ دادگاونە وەزیری داتۆ بڕۆ دەرەوە ئایا وەزیری شەیدان و ئەنفال ئایا ئەگەر تۆ هیچ دەسەڵاتێکرد نییە باش تۆ بۆ دەردەکەن بەڵێ کاک سیروان کاتی زۆرمان بەجەنابە هیوادارین بینەرە بەڕێزەکان هەر کەسێک پەیوەندی بکات لە چارچەوەی بابەتەکەت تکایە لە چارچەوەی بابەتەکەت و تا چەند بە خێرایی سەرنجەکانی خۆتان نیشان بدەن لەبەرەوە خەڵکێکی زۆر لەسەر هێلی پەیوەندیە سوپاس بۆ کاک سیروان لە شاری سلێمانی محەممەد دیسان هەر لە شاری سلێمانی کاک محەممەد ئەم کاتەوە باش سپاس دەکەم کاک محەممەد لە ئێستادا لە ئێستای جیهاندا پێت وایە کێشەی کورد بە تایبەتی کە ئەمە بڕیارێکە و
دراوە لە بینی وڵاتان لەسەر کورد لەسەر 4 وڵات دابش بوون پێت وایە لە ئێستادا کێشەی کورد بەڕێی توندوتیژی بەکارهێنانی چەک ڕوبەرەبوونەوە لەگەل سوپایەکی تورکیا کە دوام هێزی ناتوویە کێشێکە چارەسەرە بێ ئان ئەلتەرناتیڤی تر پێویستە بەڵێ سپاس دەکەم وەڵاهی براکەم من بە پێچوانێ برادەری پێشخۆمەوە ڕابۆچوونی من وایە ئێمە هەموو کەس پێی ناخۆشە کە لە پەکەکە بدرێ بەڵام بە شەرتێک کە پەکەکە معاناتی کوردستان بگرێتە بەرچاو ئێمە چیانێک لە کوردستانی عێراقا هەیە ئەبێت هەوڵ بدەین نەیشێوێت نەک هەوڵ بدەین بیشێوێن و بۆی بیان و بۆ تورکیا دروست بێ و هجوم کاتە سەر کوردستانی عێراق و دیەکانمان لێ وێران کە و مەجموعەی خەڵک عەزیەت بە بۆ مەوزوعی پەکەکە تورکیا پەکەکەی قەت بۆ ناگیرێ بۆ نمونە ساڵەهای ساڵ حکومەتی بەعسی زۆر درڕندەتر بوو لە تورکیا لە قەڵات زێ بوو لە بن قەندیلا بوو نەیەتوانی بچێ داگیری بکە قەندیل بەڵام ئەو ئانەوێ خەڵقی کوردستانی عێراق ئیزعاجکەن بە هەردوو لایەن ئەی باشە پەکەکە ناتوانێت بچێت لە وڵاتی خۆیانە مەدیقەیەک ئازادکە و شەڕژی تیا بکە بەڵێ تەماشاوانە نیجا بابەتێ مە تایبەتە لەسەر دەرباسکردنا سنووری هەرێما کوردستانی ji bal artêşa Tirkiye ve ku li sala 1990 heye niha pêtirî 20 cara nef sınûra hatine derbaskirin bi hêceta lêdana bingeh û baregên Partiya Kargerên Kurdistanê PKK û navbirina vê tevgera çekdariya Bakurê Kurdistanê li heye niha tu encam nebûne her wiha Partiya Kargerên Kurdistanê jî şerê xwe digel Tirkiye heye niha tu encam bi dest nexistine ji bilî wêrankirin an ku şewitandina bi hezaran gundan li Bakurê Kurdistanê derbidarbûna xelkekê zor Tirkiye wisa dide xuyekirin ku hebûna PKK di nava Herêma Kurdistanê li gor yasa û pêverên nêvdewletî şekîna şerî ew li Herêma Kurdistanê bihêt li Bakurê Kurdistanan ku li Kurdistana Tirkiye pelamara bingeh baregehên wan bide û leşkerên wan bikuje ber vê hêcetê sınûran derbazî ke dihê gelek cara sınûr derbazkirin bi şêwên rêjeyî bûye bi mîtran bûye bi kîlometran bûye bi kuratî bûye heya ker bîrawabê li dawiya salê nûtan ya saliya raborî bi dehan hezar leşkerên Tirkiye de ketin Herêma Kurdistanê lê tu encamên wan yên bingehî nebûne gelo di niha da pêwîst Kurd çi alternatîvek çi statûyekî dî hebe bû çatiya çareserkirina pirsgirêka xwe digel Tirkiye bi taybetî ku di niha da zimanî diyalogê zal e di niha da Kurd xwedî rêxistinên siyasî sivîlên li Amedê KCD heye BDP heye çendîn rêxxerawên din hene yên Kurdan gelo pêwîst Kurd parlamenterên Kurdan di nava parlamentoya Tirkiye de hene Partiya Dad û Geşepêdanê ev partiya niha li ser desalatê ye xwedî statû xwedî proje bû bi çatiya çareserkirina pirsgirêka Kurdî û çendîn daxwanî li ser vê yekê çendîn dosye hatine vekirin gelo heya niha bû ev dosye hatine pêşxistin bu ev muzakere hatine pêşxistin heya berî çandekê gotûbêjên di navbera dewleta Tirkiye û digel Abdullah Öcalan rêberê PKK li Îmralî hebûn her wiha li Brukselê li welateke Ewropa li navbeyna Tirkiye û navbeyna PKK hebûn heya Erdogan serêkwezîrê Tirkiye di daxwaniyeke xwe ya herî dawî de tekeskirê ku eger pêwîst bike wê cardin bi PKK ra gotûbêjan bikin gelo rên çawetiya çareserkirina vê pirsgirêkê di niha da pêwîst e bi çi awa be her baweyên leşkerî be tundûtîjî hebe kuştin hebe ji her du aliyan dayikên leşkeran dayikên gerîlayan bigirîn yan pêwîst e alternatîvê dî hebe Rûlê Başûrê Kurdistanê di vê çarçoveyê de ku gelek caran destpêşxerî kiriye ku ew dixwazin bi şêwên aşitî ev pirsgirêke were çareserkirin bûçûnewe li ser vê yekê çi ye gelo peywendî bikin nerînin xwe nîşan bidin Mihemed li pêncî wînewa Kaka karam kato baş hemû katekayî Mihemed Kaka ema wekû gelî Kurd daîm dişêt dawayê heqî xweman kiriwe Bale Birayê beraz ema li Kurdistanê Tirkiyeyê sto serî li Parlemanê Kurdistana Türkmanikan dawayê cegirî parleman dikin yan 100,000 Türkman heye li Herêmê Kurdistanan dawayê zor şêkin ema ew bi milyonehan Kurdman heye li Tirkiye mafan pêşêlekê dawayê heqî xweman dikin dawayê xaçî xwemane avî xwemane مافی خۆمانە و حەڵاڵە بە ئێمە حەڵاڵە بە تورک بەڕاستی ئەوان زوڵم لە ئێمەکەن جا من وەکو کوردێک داواکارم لە هەموو کوردێکی کوردستانی هەر چوار پارچەی کوردستان هەمویان هەڵوێستیان هەبێت بە یەک دەنگ قبوڵی نەکەن داواش لە بەرپرسانی هەرێمی کوردستانەکەم چیتر ڕێگە نێن بەڕاستی ئەگەر ئەوان ڕێگانێن تورکیاش ناتوانێت پێشێلی خاکی هەرێمی کوردستانکە بەڵێ کاک محەممەد بەڵام لە ئێستادا وەکو توالێ پێویستە هەر کەسێک داوای مافی خۆی بکە لە چارچوەی جارنامەی مافەکانی مرۆڤ لە نێودەوڵەتی هەموو ئینسانێک هەیە بە ئازادی بژی هەموو ملەتێک هەیە خودی مافی چارەی نووسی خۆی بێ بەڵام لە ئێستادا پێویستە کورد چ ئالتەرناتیڤێک چ شێوازە خەباتێکی بگرنە بەر کە دوور بێ لە توندوتیژی بۆی مافەکانی بەدەست بێنێ کاکە کار وەکو هەموو کەسێک ئاگادارە تووشیا خۆشی باشە زانێ چەند جار پەکەکە ئاگر بەسی ڕاگەیان داوای گفتوگۆی کرد بە ڕێگەی ئاشیانە چارەسەر کردێ بەڕاستی تووشیا مدینیا خۆ هەموو دنیا زانێ ئەو شتێکە حاشاڵ نەگرە ئەمان شەڕ بە ئێمە فرۆشن ئێمە شەڕمان بۆیان نەفرۆشەوە ئێمە
نەچوین داوای ئەستەمبوڵ بکەین داوای دیاربەکرمان کردەوە داوای ئامێدیمان کردەوە داوای شارەکانی خۆمان کردەوە داوای وانمان کردووە تۆ سەیری کە دوێنێ لە ڕۆژنامەکانی تووشی ئەگەر جەناب ئاگاداربی خۆشحاڵیان دەربڕیەوە زۆربەی ڕۆژنامەنووسەکانی تور گومەلەرزەکەی شاری وان ئەوان ئاوان بەرامبەر ئێمەش لە شوێنێکی ترۆ ئەڕواین نێوان بەڵێ قارەمان لە ڕانیا کای قارەمان ئەو کاتەوە باش کاکەوارە باشتر ئەی سەرنجی جەنابە لەسەر ئەم بابەتە فەرموو بەڕێز وڵایی سەرەتا پێشنیارێکمە بۆ بەرنامەکەتان فەرموو هیوادارمە ئەوانەی کە تەلەفۆنەکەنەوە لەسەر خەرنەیەڵەوە بۆی بتوانین قسەکانی خۆمان بکەین ئێمە هیوادارین بەڵێ بەنسبەت ئەو هێشانەی کە سوپای تورکیای کاتە سەر پەکەکەت ئەمە تەنها هێرشێک نییە بۆ سەر گەریلاکانی پەکە بەڵکو ئەمە هێرشێکە بۆ سەر گەلی کورد لە هەر چوار پاسەی کوردستان و ڕخنەیەکشم لەسەر دەستکاسەکانی کورتێ بە تایبەتی سەرۆکی هەرێم و نێچیڤان بارزانیگە کاتێک سەردانی تورکیای کرد بەڕاستی چەندین قسەی خراپی زۆر کرد بەڕاستی ئێمە لە بەرژەوەندی کورد نیە ئێستا ئێمە پێویستە لەسەرمان هەمومان یەک بگرین بۆی بتوانین لە بەرامبەر دژمنەکانمان بۆی نتوانین هیچ زەفەرێک بەگەلی کورد بەرن و هەروەها ئەو هێرشانی کە سوپای تورکیا ژێگاتە سەر هەرێمی کوردستان بەڕاستی هێرشێکی زۆر ناڕەوایە و پێویستە بەرپرسانی کورد هەڵوێستێکی زۆر بەڵام ئەو بیانوانەیە کاک قارەمان ئەو بیانوانەیە کە تورکیا بەدەستەوەیە بۆ سنوور بەزاندن ئەنکۆ دەرباسکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان تو چەند ئەم بیانوانە بە منطقی ئازانی تا چەند پێویستە ئەم بیانوانە نەدرێتە دەست تورکیا بۆیە ئەمەش ئەم سنوور دەرباسکردن نەکات تو ئەم بیانوان چۆنێکە دەیتەوە بەڵێ بەڵێ بەنسبەت ئەو بیانوانەی تورکیامە هیچ بیانەیەکی ئەو بەڵێ بەڵێ کای قارەمان گەرە لەسەر خەنەما هەردیمان لەگەلە لە کەرکووکەوە کای کاردێم کاتەوە باش ئەم کاتە جواب قورمان ئەمە کاتێک دەستخۆشی بەرنامەکە لێکم ڕاستی تەوەرێکی جان تەڵبژاردووە زۆر سپاسکەرم کە بەنسبەت پەکەکە تورکیا قوربانی ژانەوە پێشتر تورکیا هیچ دەست پێشکەرێکی نەکردووە وەک وڵاتێکی زلهێز کە هاوپەیمانی لەگەڵ پەکەکە بەستێت هەردەمی ستوێتی بەهۆی چەند دلیلێک و هۆکارێکەوە پەکەکە لەناو بەرێت چونکەوە پەکەوە گێزێکی هەرچەندە بچووک بووە بەڵام بەهۆی سەختی ناوچەکانەوە نەیتوانیوە دەسەڵاتی بەسەر بسەپێنێت چونکە وەکوزان تورکیای کە لە وڵاتە بێزەکانی ناتۆ کە ئەوەیە کە هیچ بۆتە جێی سەرسڵمانی وڵاتانی تر جاوەش تۆزێک ئەحرازیەکی بە تورکیاوە ئەوە کردووە لەبەر ئەوەی ئەم دوایی کە ئەم شەڕانەی کە ئەم دایش بوون بەتاکید زۆر دەستخۆشی لە پەکەکەم کەوەی کرد چکە بەڕاستی تورکیا بە شێوەیەکی زۆر درەندانە ئەو پێنجەندە سەرکردایەتی پەکەی کوژ بەڕاستی زۆر ینی کارێکی خراپی کرد بە کاردانەی پەکەش زۆر لە جێی خۆی بوو زۆر گونجاو بوو بەلەگای کردی بەس پێت وایە توندوتی بەکارێنانی توندوتیژێ لەلایەن هەردوو کلاوە کە بێگومان شەڕە بێ تەڕۆژکی شتیا لە ناوەچێ ئەگەر تورکیا کرد بە هەمان شێوە لایەنی بەرامبەریش کردووە بە هەموو شێوەی بەکارێنانی توندوتیژی تا ئێستا ئایا خزمەتی دووزی کورتەکە لە باکووری کوردستان پێت وایە یان پێویستە ئەڵتەرناتیڤی تر هەبێ قوربانجان بەتاکید دیالۆگ و حیوار و گفتوگۆ هۆکارێکە بۆ لێک نزیک بوونەوە بەڵام تورکیا هەرچەندێک بە قسە بیکات عملی پێ ناکات کارێکیش کردت کە کردداری نەبوو بەڕاستی شوهر لی دروستە بێت چونکە تورکیا وڵاتێکی زلێزە ناوێت بە پێی ئەو بڕیارانەی پەکە داوای ئەکات قایل بێت چونکە خۆی چاکەسانێ پەکە داوای چی ئەکات چونکە لەوەتی ساڵهای ساڵە تورکیا کوردستانی تورکیا لەژێر دەسەڵاتی تورکیا بوو هیچ ئەوەیەکی ئازادێکی نەداوە بوو بەڵێ کای کردی لەیلازانە بەهۆی چەند کوتەیەکەوە چەند ساڵێک لە زیندانیا بوو بەڵێ ڕێبین دیگەلمەیە لە باژارێ دووەکێ کاک ڕێبیندان باش دام باش بەلێ کاک ڕێبین چۆنی باشی زۆر سپاس کاک ڕێبین بزە بنهات و لە کۆیی من خەرکی دووکەم خەرکی ئەو گوندەمە گوندی ئورە تو خەلکێ گوندێ هۆرەی ئەگەر بە بادینی خەبەردەست باشتر تێدیگەم نها ئیرۆ بەسێکەوە سابوو ئارتشا تورکیا سنوور دەرباسکردنە بە تایبەتی داکاتنە گوندێنوە گەلووە بە تا چەند ڕاست بوو بەێ نوچەژی خەلکی جەدەرمێن تورکیا لە گوندێ مەدا ئەنی نەهاژی تورکیا دنا بە گوندێوەدان ئەو پەکێکە نوکە شارەوانی بەردەوامە
و زيان جاشتنا جندي خلكي جندي بخو مال و جنو همي بتيك انه كا جندي بارداي يش جندي رافين بله كاك ربين او زيان جاشتي قالوا دشي ما تخميك زيان جاني هبونه والله يت جاني نمونه بس مش ومالو تشتي وصاب بتيك زيان ذي كاتنا بله كاك ربين ريجوان هزين تركيا ارتشا تركيا كودا كاتنا دفرينو قالوا قالكن كي من شاونه زورو بين بون بله سلاح جرام بيرابو ذهبوا بشتينجي او بقيقة ليكاتن بله دانا ايك جندي دا و جنو زارو تعدادي في خورا جاشتنا يعني وقت وان شاروبافچون نبارا پاكي كي وارتشا تركيا هبو هشتا خلق سيفيل دنابا جندي دابون قالوا هش ناف جندي دابون وقت ترك داخلي جندي اورابوي بله و خلق جنو زارو كرافينا هاتينا كاني ماسه بس ظلمان تشتينجي بله ترك شو جارك دي زفري زفتارا وطوبا يعني نها تركيا لدفرنا مايا تا بيشتر قد مايا قالوا نها مايا نكا حدودي مايا يعني نافخوكي دوي ماي بس ضرباسي بله كاك دينا مايا بله كاك ريبين لباشر دوكي بله تماشاغن نجا كاك ريبين لغونده هورا لدفرن سنوري لزاخو بمرا بايك زندي خبر دا وقالك هاي داردان كاك ريبين لغوندي هورا لقضاي زاخو باش كراس خو قسي كرد اوتي امرو هذا كان ارتشي تركيا سنوريان درباس كردو هاتونن او غوندي اوان لادي اوان دردوري لادي كي جمارويان دوا للايان لجل اوانو لبيني اوانو جري لكاني بكك شر دروز بوا هيش خلكي سيفيل خلكي قولنا غوندا بوا بشويكي ببلا وبشويكي زور زحمت خلكي سيفيل توانويانا لغوندا كبچنا دروا او شر وبافچونيش بردوامه ام روشا تاكي ام روشا خدمت بچيكا بتهبتي لناوچ سنوريا كان يرمي كردستان كبصدان گوند ام ناوچه که گوندی زور به پیت و برکتن لروی کشتوکالی و چندین نوعیتی کشتوکالی زور باش یعنی خلک ام گوندانه ل کومالگا زورم لکراوکان وکو قدش وکو کانه وکو بگووا وکو شیلاد زی سوریه نشتجه کراون ام روشه تاکی بالا ادریس لشاری سلیمانی لگلمانه کاک ادریس هم کاتو باش دیاره کاک ادریس داخل و یاسین لدربندی خان کاک یاسین هم کاتو باش ام كاتب باش كاكا كار همو كاتكت بلى برنامج اللي كم سبارت بو ام شركه بكلم كاتك دي بي مو ام شركه هيك كاتك لبارني بو استا بلى لبر اويل لم كاتز على كردستان قوت زاني لسوريا اسخو بشاندان هي بي مو ام شركه لبرجوانتي حكومه سوريا شكايه بلى بداخل وقتك اگر شرب كده كاتب عبد الله وجلان جدي على صالي انه حتى 2005 اگر بس يتاكلاني راجيان مجالك تواوي دا بدولتي تركيا بهوسي خوي باكتاوي باكاكيكر او كاتب موقفين وشركه كهيج كاتب بيش يعني بله يعني ده صلاتك بيش يسال بيش تروح صاحبي بكر درنا اكل يسال حدك اكابو اردوغان توسي نرميان وان دبران بركور بله کاک محمد تو گوتوالی استا ناوچکه روبروی گله گورانکاری بنگهین با گورانکاری کاریگر و سوریا که کردی زیات ل 3 میلیون کل ولاتی اجین و پیوندکانی نوان ولاتی ترکیه ولاتی سوریا تراده کی زور گرجی آلوزی تکیتو کم دو ولاتنا به چندین اتفاق استراتژی ها و باش لباره ابوری کلتوری سیاسیان د بینانه گلک جار چاودرانی سیاسی واش لیکدن و کل استاد ل توقیت استاد لدانی او شری ل چل ل ناوچ جولمیر دروز بو ل برجواندی سوریا د بانکو د سوریا ل پشتو بو تو ما تو چند لیکیده تو بله والله كاكا كار عبر راسي يعني يوم يكون ابي بعطف خصنا كاين بعقل خصب كاين يعني ابي استراتيجي بكار بيرين بالك اي محمد سباس اگر سوريا بروخيت كردستان سوريا ازاد غشاره جلسه تركيا عفوك اي ياسين بله كاي محمد لشاري سليماني شلوني وردم قاعد باش بالك اي محمد همو كادك فرمو كاشي من سبارة بم أبم طباراني كيسا كثير لرمي كردستان أما وكو كنجاني وكو زوبي كنجاني شارع سليماني محكوم ورسوايا كاين بله محكوم ورسوايا كاين ودولة تركيا وجنية يعني سا كواكات
بله کای محمد سپاس پیوندیکت بینر نجا پشتی وینا بره لسر همان بابت جاردن از دیگل وما دوباره سلاوتان لبه لێسادا بینەرە بەرزەکان لە باکووری کوردستان و کۆمەتان ئاگادارن لە شاریوان بۆ مەلەرزەیەکی بەهێز لێیداوە و بەپێی دوا ئامار نزیکەی 400 کەس بوونە قوربانی هەروە زیاتر لە 1300 کەسیش بەو هویەوە بریندار بوون و تا ئێستاش گەریان بە دوای خەڵکی بێسەر و شینکراو کە بێگومان زۆری تریش هەن بەردەوامە لە وڵاتێکە گەلێک جار کە ڕووداوێکی سروشتی نەخوازراوی وەکوامە دروستە بێ و ئەم کاراسەتە مرۆیە زۆرە لەیەکەوێتەوە گەلێک جار ئاراستە سیاسەکان پێچەوان نابنەوە گەلێک جار کە دوو وڵات لە گەلێکتر لە ڕووی سیاسیەوە ناکۆکیان هەبێ ئەم هویانە بێتە ئەوەی ئەم ڕووداوانە بێتە هوی ئەوەی کە ئەمانە سەر لە نوێ ناکۆکیەکەیان نمێنێ و ئاراستەیەکی باشتر لە سیاستکردن لە عیلاقاتی لە گەلێکتر دروست بێتەوە ئایا ئەم پێواژەیە لە باکووری کوردستان ئەم پێشاتەی هەیە ئەم کارەسەتە سروشێتە چەندە بێتە هوی ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە ڕەوشی تورکیا بەرەو هێمن بوونەوە بڕوە ئەو شەڕ و ئۆپەراسیۆنە لەشکێری و سیاسیانەی کە هەیە ئەمانە نەبنەوە لە دوا سەرنجیدا ساڵحەدین دەمیرتاش هاوسەرروکی بەدە پێشڕای گەاندووە کەوان بە هیچ شێوەیەک پشتگیری لە شەڕ ناکەن پشتگیری لە سنوور دەرباسکردن ناکەن هەروە پێیان باشە کە بەشێکی ئاشتی کێشەکان چارەسەر بکرێت بەڵێ بۆ زیاتر باسکردنیان بابەتە ئاریانمان لەگەرە لە دارە تۆ بەڵێ کای کاریان ئەلۆ کاتۆ باش هەموو کاتێکی جەنابەت سەبارەت بۆی تورکیا فەکەکەی بەڵێ ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە تکایە بۆیە باشە جێم لێ بێ بەڵێ باشە ئێستا باشە بەڵێ ئەوە تورکیا ئەو گوند و شتانیان هەموو ئەوە کردیە دەکات لە گوندیماندا خزم و کەسیمان هەموو لە لای خوا کورد و ئەو لای دەرکردیە حکوومەتەکەمان هیچ موقیفی نییە بەرامبەر ئەو کوردانی خۆمان خۆی کردیە لەبەرەوەی کە بە تورکیا ناوێری بەڵێ کاکاریان بەڵام تورکیا شاڵێ لەم ناوچانە وجودی گەریلەکانی پەکێکە و ئیرانی شاڵێ وجودی گەریلەکانی پژاکەیە ئەمانە بەهۆی ئەزانن کە ئەوانە تەفگێری چەکداری کوردەکانی دەبەری خۆیانن ئەمانە لێرە ئەچن بوو لە ناوچەی لە وڵاتانە و سەرباز و سەربازیان نەکوژن ئەم بیانوێتە چەند بە مانتەقی ئەزانی بەڵێ وێوە بەزاخرەبی سەرۆک خۆشمان قسەی بکات بەداخەوە دیارە پچرا پەیوەندیەکەی غەریب لە کەلار بەلەکای غەریب ئەلو بەڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سوپاس بەڕاستی تەوەرەکانتان زۆر جوانە هیوادارم هەموو ڕۆژێ تەوەرتان هەبێت لە بەرنامەکەتاندا بەڵام یەک تێبینیمەیە ئێوە تەوەر لەسەر هەموو تێدا دەنن ئایا تەوەرێک بوو لەسەر ئەو دکتۆرانە دانانن کە پلیتی بە سعرێکی زۆر گران دەفرۆشن بەڵێ کاک غەریبەکە تۆ بینەری بەرنامەیەمە خۆم تەوەرم کردووە لەسەرەوە هەر خۆم کردومە کردوتە بەڵێ دوایشە بۆ ئەوەی کە ئەڵێ مەسەلەن سوپای تورکیا هاتۆتە خاکی کوردستانەوە ئێستا برادری قسەی کرد باسی ئەوەی کرد کە پەکەکە مەسەلەن لەو ساڵانەی پێشووە بۆ شەڕی نەکرد ئاگر بەستی کرد ئێستاکەی ئێمە لە وەزع و کارێکی مەسەن لە وەزعمان والحاصل وەزعی ئێمە باش نییە ئیسار حالیان لە کوردستانە ئێمە ئەبێ پەکەکە بۆ شەڕ ناباتە ناو خاکی تورکیا بیباتە ناو خاکی تورکیا ئەگەر ناحەیەک یا قەزایەک ڕزگارکە شەڕەکە بواتێنە زۆر باشترەوەی نە ناو خاکی ئێمەدا شەڕکە ئەمە یەک دوای ئەوەی ئێمە ئیساتە وەسبی سووریا ئەگەر خواڵکە ڕژێمی سووریا نەمێنیە کوردەکانی سووریش ئازادەکرێ بۆ کوردەکانی تورکیاش باشترە وایە ئەوان نییە بەڵێ ئەنجای تر داواز یەکەم و دەستخۆشی بەرنامە سپاس کای غەریب زۆر سپاس دانامان لەگەلە لە پێنجوین کای دانا ئەم کاتەوە باش کای دانا عوسمان لە قەڵات زێت یا لە کای دانا پەیوەندێکی پچرا بەڵێ کای عوسمان دەستخۆشی بەرنامەکەم لێ دەکەم زۆر سپاس ویستم جوابی کاک محەممەد دەمەوەڵە بەڵێ فەرمۆ کاک محەممەدی ئێستا دیارە پەکەکە ئەو شەڕی کردێ لە بەرژەوەندی سووریایە وانە هیچ لە بەرژەوەندی سووریا نەچکاتی سووریا هیچ پلۆپایەک لە بەدەستەوە نەماوە گەر پەکەی شەڕکە ناگر بەسکە لە مەسلحەتی بێ بەجار کاک محەممەدی ئیشەکەی لەسەرەوە ئەمری وا پێکراوە گە قسە لەو بەرژەوەندەی بکە بەڵێ من بە کاک محەممەد دەڵێم شەڕی پەکەی تەنها شەڕی پەکەی نییە
بەڵێ باکو شەڕی هەموو کوردێکە شەڕی هەموو ماڵێکی کوردە هەموو شەرەفێکی کوردە چکاتی پەکێکە بەڵێ لە ڕێگای خەبات جێری کوردستان هەچوە پاچەی ئامادەیە بەڵێ کاک عوسمان کاک غەریب پێم وایە لە کەلارەوە پێم وایە کاک غەریب بوو وتی پێویستە پێکێکی ڕاچاوی وەزی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێ بچێتە ناو ئەو پارچەیە کە خەباتی بووەکە لەوێ شەڕ بباتە ئەوێ نەک لێرە ئینتیلاقی شەڕ بکە بۆ زۆر باشە نیە بەس ئایا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ناتوانانی ئەو شەڕی لە هەرێمی کوردستان دەرخە نەک پەکەکە ئەوە ئیشی پەکەکەی نییە ئەو شەڕی دەرخە پێویستە حکوومەتی هەرێم ئەو شەڕی دەرخە لە حکوومەت لە کوردستانەکەمان ئێستا گوڵەبرادێک پەیوەندی کرد لە گوندێکی تورکیا لە گوندێکی هەرێمەوە لای بادنیانەوە کی داخلی گوندەکان ئێمە بوون هەتا زارۆکی ئێمە دەنێو گوندەکەیدا بووە ژن و منداڵی ئێمە دەنێوێدا بۆ نییە بەڵێ باش حکوومەتی هەرێم با لە پەکەکەی نەپرسەوە ئایا ناخی لە یەک زارۆکی خۆماوە پرسی با نەیکاتە مەسەلەی کورتێکی عەوت کەس کوژا کەسێکی پێ نەهاتە دادگای محکەمەیەکی کوردستان پەکەی تورکیا مەبەستی پەکەکە نییە بەڕێزجان کورد مەبەستی کوردووە کورد وشەی کورد وەتوێنی بەڵێ دەرشاد حکوومەتی کوردستان دەکەم زۆر بەزترین کات مەمنونی هەڵوێستەکان دەبین شتێکی هەبێ بەرامبەر کوردی عراقە نەک کوردی پەکەکە ئێمە دەڵێن کوردی عراقە نەک و پەکەکە دەستخۆش لێ دەکەم بۆ بەرنامە جوانە دەستخۆشی لەوەی دەکا لە خەمدانی بۆ گەلەکانیوانێکی تورکی دەخوازی نزمەکان چونکە بەس هەزاران کورد لەو شاخانە دەکوژێ کەسێک ئامادە نیە پەرخاویان بۆ دەڕخێت. بەڵێ کاکی عوسمان لە قەڵات زێم دڵشادمان لەگەلە لە قەرهەنجیرەوە کاک دڵشاد ئەم کاتەوە باش. کاتێک باشی برام زۆر سپاس. هەرێمی کوردستان سەرکردایەتی باشووری کوردستان زۆر جار تاکید لەوە کاتەوە کە ئەوان پشگیری ئەوەکەن کە ئاشتی لە تورکیا چارەسەرکردنی پرسیکۆ لە تورکیا بە شێوەی دیالۆگ چارەسەر بێ ئەوان هەموو هاوکاریەک دەربرەوە لەم ئاراستەیە لەگەڵ حکوومەتی تورکیا کە بگاتە ڕێگە چارەیە بەڵام ئەبینی ناو بە ناو شەڕ و پەفچوون دروستە بێ وەکو ئەوەی منتەقەی چەلێ لە ناوچەی هەکاری پارێزگای هەکاری ئەوی ڕوودا ئەم کوشتنی چەند سەربازی تورکیا و هەروەهای گەریلەکانی پەکێکە ئەمە تا چەند خزمەت بە ڕەوشەکەیەکە تا چەند خزمەت بە دووزی کورتەکە بە تایبەتی لە ئێستای جیهانی دیالۆگ و دانوستاندن و کرانەوەدا. برای بەڕێزم هەموو کاتێک کورد حەزی بە ئاشتیە بەڵام باوەڕ قەنەعەت بێ ئەو پارتی کرێکاران یەک فیشەک نەتەقێنێ تورکیا هەموو هەدەفەکەی کە بێتە کوردستان ئەم ئاشتیە جێچاوی کوێر بۆ کاک. بەڵێ ڕاستە برام تۆ ئەو دژمنی کوردن بە ئاشتی و بەهێن ئەو زمانەکەی قەدەغە کردەوە لە تورکیا یعنی بێمەعنای ئەوەی کەوەیکە ڕاستە خۆ هەرێمی کوردستان هەموو هەوڵێکەدا بۆ ئاشتی بەڵام باوەڕ بێ پەکەکەیەک فیشەک نەتەقێنەوەن هەدەفەکەیان هەر ئەوەیە بێن ئەو دیانە وێران بێن چاویان بۆ ئازادی هەرێمی کوردستان هەڵنایە کاک ئێستانی خەڵکی لە خۆی وا ئەمەوە با بە پەکی قوربەسەر با بە پەک کوردە 17 ملیۆن کوردێ لە تورکیا با بکەن بۆ بێ بەشبن لە ئازادی بۆ بێ بەشبن لە زمانەکەی خۆیان بۆ کاکە بۆ حسابیان بۆ نەکرێ بە قوربان چاو بم ئێمە کاکەکان هەمومان ئامادەین بە هەموو شێوەیەک هاوکاری ئەو پێشمەرگانە بکەین هاوکاری ئەو کوردە قوربەسەرانە بکەین کە ئاوا بۆ شێوەیە بە تیارە عەرەنە گێڕێتەوە براکەم. بەڵێ سپاس ئاریمان لەگەلە لە شەقڵەوە کاکاریان کاتەوە باش. ئەڵۆ ئەو کاتەر باش. بەڵێ کاکاری بەزەحمەت پرسیارێکمە بوو. بەڵێ ئەوانە هەر کەسێکە ڕاو سەرنجی خۆیان هەرێن من پشگیری لە پەکەکە کە من ئامادەمە خۆم بە کوشتن دەم بۆ پەکەکە لەبەر یەکەوە کار ئەنی تەنها ئەوە نییە من کوردی عراقیم و ئەو کوردی سووریا و کوردی ئێران ئەوە کوردی تورکیا هەمومان هەر کوردین لۆ تورکیا و ئێران و سووریاش کورد هەر کوردە هیچ فەرقێکی نییە بۆیە داوا کارمە دەدانە بەزنە سەر پەکەکە و برێن پەکەکە بستە خاچی تورکیا شەڕ بکە و خاچی تورکیا و عێراق و سووریا و ئێران لۆ کوردان هەموو وچیەکە هیچ فەرقێکی نییە هەر کوردە و تەواو. بەڵام لە ئێستادا وەکو توڵی خاکی کوردستان هەر چار پارچەیەکە بەشەیەکی دەستگیر کردوتە بەپێی بەرژەوەندیای ئیمپراتۆرەتی عوسمانی و سەفەوی کە 500 ساڵ پێش ئێستا بەپێی اتفاقی زەها و ئەم کوردستانەدا بەش کراوە دواتر لە بیستەکانی سەد ساڵی ڕابردوو کە لەلایەن ئیستێماری بریتانی و فەڕەنسیا و کاتەوە جارێکی دیکە کوردستاندا بەش کراوە لە ئێستادا بەپێی یاسا و بنەمەکانی نێودەوڵەتی هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق کە سنوورەکانی دەستنیشان کراون تورکیا شوالێکە لە ناو ئەم هەرێمی کوردستانە پەکێکە هەیە لەوێ کە خەبات بوو باکووری کوردستانە کە لێرە چەکدارەکانیان ئینتیلاقەکەن بۆ باکووری کوردستان لەوێ زاربەل بە هێزەکانی تورکیا دەن توان بوویانوێت بە چەند منتەقی زانی لە ئێستادا. بەڵێ باشە لێرەدا پرسیارێکی دی وەڵامێکی کەشەیە هەر پرسیارە وەڵامەکی هەیە
ئەوان ئاگر بەس ڕاگەێنن باشە تورکیا لۆ هیچ جوابێکیان ناداتەوە ئەوان هیچ چالاکیەک ناکەن ئەوە چی سەر بەدەپە و ئەوانە دەستگیریانەکە و چالاکی مەدەنیەکان دەستگیرەکە هەتا چەند ئەوە ڕاستە کۆمەلگەی نێودەوڵەتیش چاوی بەستووە هەروەکو عێراق بە چێمیان لە هەلەرجەیدا عشاییان لێ کرد بەس کاتێک کە ئیشی بە سەدام نما بژگیری کرد و گوتی ڕاستە چێمیا بە چێمیا لە هەلەرجەی درایە. بەڵێ کاک کەریم ئیسماعیل مالێگە لە چەمچەما لە سەرمان بابەت کاک ئیسماعیل ئەم کاتەوە باش کاکەم کاتتان باش بەڵێ فەرموو زۆر سپاس وڵی منەوێ هەندێشت بڵێم دەربارەی مۆزوعی ئەمڕۆی جەنابتان بەڵێ بەڕاستی من پێم وایە یەکەمیان ئەو هێرشانی کە پەکەکەم دواییە کردی لە زی خۆیان بوو لەبەرۆی کاتی هاتووە ئەوە چەند ساڵێکە هەموو کەس ئاگادارەکەەوە پەکەکە مەسەلەن ئاگربەستی کردووە ئاگربەستی تاگلایانی ڕاگەیاندووە بەڵام لەگەڵەوەشە دەوڵەتی تورکیا بەردەوامە لە هێرشەکانی ئەمە یەکەمیان دووەمیان وەکو خەڵکی چەمچەماڵەمەوێ هەندێشت بڵێم بەڵێ بەڕاستی خەڵکی چەمچەماڵ بەعامەوەنی کەوا جموجۆڵ هەیە و خەڵکی قساگەن لەناو بازارە بەگشتی خەڵکی پێشگیریەکی تەواویان هەیە بۆ پەکەکە لەبەروی پیان وایە مەسەلەن داکۆکیکردن لەو چۆنەڵی لەو کێشەیە داکۆکیکردنە لە شەرەفی کورد ئەمە یەکەمیان دووەمشیان هەندێ شت هەیە بۆ نمونەیە سە لە ناو چەمچەماڵدا هەندێ من ئاگادارم زیاد لە 70-80 گەنجەیە کە خۆیان ئامادەکردن مەسەلەن بەشداری ڕیزەکانی گەریلا بن. بەڵێ کاک ئیسماعیل بەڵام لەم پێواژویەدا لەم پێواژەیەدا لە تورکیا پارتی داد و گەشە پێدا ناک پارتی کە پارتی دەسەڵاتدارە هەموو کای ئەساسیەکان سەرۆکاتی کومار سەرۆکاتی پەرلەمانی حکوومەت هەمووی بەدەستەوە یا ئارتشیش تا ڕادەیەکی زۆر لە ژێردەستی ئەمە لە ئێستادا ئەمانە پرۆژەیەکیان هەیە بە ناوی کرانەوەی پرۆژەی دیموکراتی بۆ ڕۆی کوردە هەروە یەکێتی ئەوروپا ئەوانە هەوڵەدەن بچن بۆ لەندەنەوە یەکێتی ئەوروپا یەکێتی ئەوروپاش بنەمایەکی سەرەکی کردوتە ئەوەی کە وەرنەگیراوی شتونیەتی دەبێت کێشەی چارەسەرکردنی کێشەی کوردە هەروەها چەندین تەبگەری تر هەیە وەکو بەدەپە کەجەدە چەندین ڕێکخراوی تری کۆمەلگای مەدەنی کورد هەیە لەوێ ناوەندی چاپەمەنی ناوەندی کللتوری کورد هەیە لێ وەکو ناوەندی جێگەرخۆین و نەزانم چی تا دوایی لە ئامەد پێویستە تا چەند ئەمانە ئەم هەم هەڵانە ئەم هەموو ناوەندانە بقوزێتەوە هەموو وەرەقانە بقوزێتەوە بۆی کێشەی کورد بەرەوەی ئاشتی چارەسەر بکە نەک بەم تونند و تیژێکە هەموو کاتێک لە هەردوو لە خەڵێکە کوژرێ بەڵێ دەزانین چۆنە هەر کەس دەزانێت مەسەلەن پەکەکە لە چەند ساڵی ڕابردووە بە هەموو شێوەیەکی دیموکراسیانە و سیاسیانە هەوڵی خۆیەوە بەڵام تورکیا وڵامی نییە تورکیا ئەگەر هەندێک دەست پێشخەری دەکات بەم ناو ئەو ناو تەنها مۆزوعەکە چیە تەنها مۆزوع کاتکوشتن و پێشخستنی سیاسەتی خۆیەتی ئەژینا هیچ ئەنجامێکی نییە مەسەلەن هەر کەس دەزانێت تورکیا کاتێک دەست پێشخەریەک دەکات لە پشتی ئەوە دەیەها هێرشی کە دەکات ئەم شتانە تەنها کاتکوشتن و هیچی کا بۆیە من پێم وایە تێگەی هێرشکردنی پەکەکەش پێویستە لەبەرەوەی بەبێچەک سیاستکردن ئەسڵەن نابێ بە تایبەت بۆ ئێستای باکووری کوردستان. بەڵێ سەباح لە خوڕماڵ کاک سەباح ئەم کاتەوە باش ئەلو ئەم کاتەوە باش پێت وایە سیلاح چەک وەکو کاک ئیسماعیل لە چەمچەماڵە لێ بتوانێت کێشەی کورد چارەسەر بکات بە تایبەتی چەند هزار چەکدار گەریلایەک بتوانن زەفەر بە سەدان هزار سوپایەکی زەبەلاحی پرچێکی دوام هێزی ناوتوی وەکو تورکیا ببێت بۆی بەم زەختە بتوانێت کێشەی کورد چارەسەر بکات ئەن ئەلتەرناتیڤی تر پێویستە تو چۆن لێ ئەمەلێکە دەیتەوە بەڵێ لە ڕاستیا براکەم کاتێک دەرگات لێگیرا ناچاری لە پەنجەرەوە بچیتە دەرەوە یعنی ناچاری شوشە بشکێنی من لەگەڵەوەیان نیم هەنێجار تەوەری بەرنامەکەت بەرنامی پێش و جەنابەت تەوەرەکە ئەوە بوو ئایا لەگەڵەوەی پەکەکە پەنە باتە بەرتون و تیژی لە ڕاستی پەکەکە ناچار کراوە یعنی پەکەکەی چی بکە فەرم و ڕێگەیەکی تری لە بەردەمانیە چی بکە هەموو دەرگاکانی لێدا خراون داماوە قوڕ بەسەرانە ئەمە یەک دووەم لە ڕاستی هەڵوێستی سەرکردایەتی سیاسی کورد نەگەڵ وێستێکی لاوازە بەڵکو هەیە هەڵوێستێکی تەواو سلبیە ئەمە ئەو خاڵە اینجا بەنسبەت خەڵکی کوردی خۆشمانەوە بەڕاستی بێ هەڵوێستین پارتی کرێکارانی کوردستان لە ناو خاکی باشووری کوردستانان لە ناو خاکی وڵاتی لە ناو عێراقانینەوەن لە ناو خاکی باشووری کوردستانان ئێمە پێویستە بە دڵ و بە گیان و بە پێناخۆشبوون و بە هاوکاری مادی و بە هەموو شێوە لەگەڵ پارتی کرێکارانی بەڕاستی بێ هەڵوێستین یعنی ئێمە هەر هەڵێن وەزعی هەرێمی کوردستان باتێکی نەدەن و بە ئەوەی نەکەن و یعنی چی بکەین دانیشین هەر مەعاش خۆین و هەر بەتەمە دانمان بزڕین و بڵێن با ئەوان لێمان تێک نەدەن و با لێمان بۆ تێکی یادەن کاکە حەقی خۆیان ئەوان داوای مافی خۆیان نەکەن داوای زمانی خۆیان داوای جلوبەرگی خۆیان فەرمەوە تا تورکەکان خۆشحاڵی خۆیان دەربڕێەوە لەرزەکەی وان یعنی لەوە زیاتر مەسیحەیەک لەو پەڕی ڕۆژاوی ئەوروپاوە هاوکاریەکە و ناڕەحەتی دەرەبڕێەوەن خۆش بەڵێ کاکی سەباح ڕابەر لە خەڵەکان لە گەلمانە کاکی ڕابەر ئەم کاتەوە باش جانت باش براکەم
پێتوای هەموو دەرگەکان ئەو ئەوانەی کە وەکو ئاک پارتی باسی لێواکە و هەموو گوتوبێژی ڕسمی حکوومەتی ناڕسمی حکوومەتی تورکیا لەگەل ئیمرالی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان لەگەل پەکێکم هەموو دەرگانە قفل کرا بە هیچ ئاسوویەک نەما بێ بۆ ئەوەی کە حکوومەتی تورکیا دەوڵەتی تورکیا پرۆژەیەکی جددی پێوێ بچێتی چارەسەرکردنی کێشەی کورد لە باکوور بوویە پەکێکە پەنابووچێک بۆ خەباتی چەکداری و بۆ پەفچوون و بۆ ئەم چاڵەکەی دوایی بردووە بەڵێ بەڵێ براکەم بەڕاستی تورکیا نایەوێت هیچ مافێکی کوردی تورکیا بدا بەڕێی من بەڵام شتێکەیە لێرەدا نەمانی پەکەکە نەمانی کوردانی هەرێمی کوردستانیشە لەسەر چ بنەمایە بەڵێ چونکە ئەوان بەڕاستی سنوورێکی زۆری هەرێمی کوردستانیان بۆ ئێمە دەپارێزن ئەگەر ئەوان لەوێ نەبن ئێمە دەبێت پێشمەرگێکی پێتوایە کاک ڕاوات پێتوایە کە ئەوانە لەوێ نەبن تورکیا وەکو ئەوان بە بیان و بەکاردێنێ بوو دەرباسکردنی سنوورەکان ئەگەر ئەوان وەکو تۆ لە ئەگەر لەوێ نەبن ئەم سنوور بەزاندنی ئێستا شەبێ بەڵێ بەتاکید چونکە تورکیا مەبەستی زۆری پەکەکە نییە مەبەستی بۆ نییە بۆ پەکەکە بەڵام دەیەوێت بێت بۆ خاچی هەرێمی کوردستان و بەڕاستی نایە و ئازادە لە هەرێمی کوردستان ئەی بۆ تورکیا قۆنسڵخانەی ڕسمی لە هەولێری پایتەخت هەیە بۆ پەیوەندی بازرگانی و کەلتوریەکان لەگەل حکوومەتی هەرێمی کوردستان لە هەستێکی زۆر بەرزایە ساڵانە بە ملیارە دولار لە گومرگی ئیبراهیم خەلیلەوە قازان جار دەوڵات هەیە بۆ ئەمە هەیە بەڵێ بەتاکید بەڵام تورکیا ئەمە هینی خۆیدا لێرەدایە مەبەست و هینی خۆی لێرەدایە دەیەوێ ئەمە بکە تورکیا ئەمە قازانجی خۆیەتی بۆیە ئەوە دەکات ئەجناوەشی نەدەکرد بۆ هەرێم بەڵێ بێگومان سیاست بەرژەوەندی دوولایەنەیە دڵشاد لە باژارێزا خۆ دیگەرمەیە کای دڵشاد دەم باش چاوە بەڵێ کای دڵشاد ڕۆژ باش باشتر سەبەرات پرسیارە پەکەکی ناوپە ئاخا هەرێما کوردستانێدا ئەوە پێشاتەیەکی پەیوەندی بتاکرد گونینە بنابێت ئەزێنوگە هزارە نیشادم لە شەرانشێ 20 دقایقا خود دیره دیچن نافاخا ها ترکیه دا و دی اپراسیونا که دی نافاخا هریمه دا گونده میل ویره تشته میل ویره نابت نیاره که تا نیار بچه نافاخایی که دا جاره دی بسه برده بله کاک دلشاد دنهادا وەکو تۆ لە زاخۆ خەبەردەیی و بەحسیان دەیە بۆ لە زاخۆ ئارتشا تورکیا سنوور دەرباسکردنە کەتنە نەبان وەکو ئۆرا و هەند گۆندێندن لەوەرە گەلو ئەڤە هەیەچان دێ ڕاستە دنهادا اورا بلکو چیز بس زاخو منطقه زاخو دا داخل نبیه بس اورا زاخو دیره اورا طبعی قضا ناف برواری باره ازبار بله بس زاخو داخل نبیه هیچ اف داخل بونا وەکو زاخۆیەک وەکو خەلکێک دەڤەرێ وەکو شادحالێکی نزیک گەلو ئەف داخل بوونا تورکیا بوچی هەیە ئەف هێجەتەوان هەی ڕاستە گەلو هێجەتەوە ڕاستە و وێ بەترەشک بلا بچن پەگەگە بچن ناف پارلمانی ده 38 کرسی که تاین به 36 کرسی که بلال ویره دنگی خواه بلکن نه نافاقا هرما کردستان شرانش الویره بچه اسکره که بکشت و بید شرانش ریند خواره بارگاه والویره بله قاید شاد باجارێزا خۆم بەڵێ تەماشاوانە نێژاد گەرە لەسەر تۆرێ کۆمەڵاتی چەندین سەرنج بوومە هاتنە کارزان میرانی ئەڵێ بەشێکی زۆر خراپی دەزانم بەشتێکی زۆر خراپ دەزانم ئەڵێ چونکە ئەوە مافی دراوسێتی پێشێل دەکات بەبێ هەموو یاسا و ڕێسەکانی دنیا دەبێ سنووری دراوسێ ڕێز لە سنووری ڕێز لە دراوسێ بگرێت بەڵێ هەروەها شەو پێنجوینی ئەڵێ بەڵام ئایا سەرنجی سوودی هەیە بەڕای من بەزاندنی سنوور پێشێرکردنی مافی هەر تاکێکی ناو ئەم کۆمەڵگەیە بەڵام بڕوان ناکەم ئەم قسانە سوودی هەبێت دووبارە سپاس ئێمەش قسەکەین ئێوەش قسەی خۆتانەکەن لە بەرنامەکە ئیتر هیوادارین شوێنە پەیوەندی دارەکانیش جێلێ بێ ئەم بەرنامە شێوەیە کە سەرنجەکانی خۆتان نیشان بدەن بەڵێ هەروەها ئاژیێ شۆڕەش ئەڵێ بەڕای من تەنها گفتوگۆ دانیشتنی سەرمێزی و گفتوگۆ ڕێگەی چارەیە من نە لەگەل ئەو هێرشانەی دوایی گەریلاکانمەوە نە لەگەل لەشکەرکەشی سوپای تورکیاشدا هەروەها کورد و کوردی ئاڵێ بەزاندنی سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە بە شتێکی نەرێنی دەبینم بەدڵنیایەوە کاریگەری لەسەر هەرێم دەبێت بەڵام دەبێت سەرکردەکانی کورد هەڵوێست هەبێت بەڵێ شاشین ئەڵێ بەڕاستی زۆر لەم سەیرە بەرپرسانی کورد لە هەمبەر ئەم مەسەلەیە
بێدەنگیش هەڵویستێکیان نییە بەڵێ تەماشاوانێنێژە بڤەیەکی جاسات مەداویە بابەتی ئیرۆ یە بەرنامەیە بەرنامەی مایکە خەڵک هەیە سبەی بە بابەتێکی گەرمتر بە پێشهاتێکە نووتر ئەم بە خزمەت هەوا دابین هەر شاد و بەختەوار بنێوار باش